لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحام لەوانەی 114 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. بەڵێ خۆشەویستان، لەو ئاتەشدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا باس لەوە دەکا دەفەرمی بێگومان ئەوانەی کەوا ئەو شتانە دەشارنەوە کە خوای گەورە دای بەزاندیە، ما ئەنزەلنا من البەیینات والهودە، واتە ئەو کەسانەی کەوا ئەو شتانە دەشارنەوە کە خوای گەورە دای بەزاندیە، من البەیینات واتە من الآیات البەیینات، لە ئاەتەکانی خوای گەورە دەشارنەوە کە زۆر ڕوون و ئاشکرا، بەڵام ئەوان دەیشارنەوە. والهدى لو علم نافعي كوالا خواي قول سبحانه وتعالى القرآن لسر زماني بيغمبر صلى الله عليه وسلم بياني كردية من بعد ما بيناه للناس في الكتاب لدواي أوي كوا دفرمي إيما بيان ما كردي رون ما كردي تولبو خلشي لو كتاب دا أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. أوانا كسانيكن خوا لعنتي لي كردينا وهمو لعنت كاريق لعنتيان ليدكا سبحان الله. کەواتە لێردا باز لە ئەو حەقەتە دەکا ئەو دینەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا پاش ئەوەی کەوا لەسەر زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیان دەکرێ پێویستە شوێنکەوتوانی پێغەمبەری صلی الله علیه وسلم بەیانی بکەن. وەکو خوای گەورە لە سوورەتی ئەلمائیدە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك. واتە ئەی پێغەمبەری خوا ئەوەی کەوا لەلایەن پەروەردگار تۆ لۆ دابەزێت تەبلیغی بکە، بیگەینە. بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر هەموو ئومەت بە تایبەتی ئەوانەی کەوا لە زمانی ئەودا ژیان، بە تایبەتی لە حیجەت الوداع کاتێکەوە کۆتاوتاری لۆیاندا هەر هەمویان شاهێدیاندا بەوەی کەوا نەشهەد ئەنەکە قەد بەلەغتە الرسالە. و لە دوایوانش هەموو موسڵمانێک کە دێ سیرە و سونەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەخینیتەوە کە تەماشا دەکەی بە چ شێوەیەک لە 23 ساڵی پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر هەموو شتێکی بەو پەڕی ئەمانەتەوە گەیاند، هەر هەمووی شاهێدی دەنە ئومەتە، شاهێدی دەدەین کەوا رسول الله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الغمة إلى آخره. لە دوای ویش پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەروی ئەو دینە بە وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆتایی پێنایە و پێغەمبەر کە لە دوادا بێت، نا، بەڵکو ئەو دینە کۆتا دینە و لەسەر زمانی کۆتا پێغەمبەر هاتیە. لێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمان بە شوێن کەوتوانی خۆی دەکات لە دوای خۆیدا دەفەرمی بەلیغوا عنی وەلەو ئایە، لە دوای من تەبلیغ بکەن ئەگەر ئایەتێشت پێبوو. کەواتە بەڕاستیەوە واجیبە هەر کەسێک ئایەتێکی پێبوو، فەرمودەیەکی پێغەمبەری پێبوو صلی الله عليه وسلم، واجبە لەسەرشانی جێبەجێ بکە، واجبە لەسەرشانیشی بیگەینی. کەواتە پێویستە ئەسڵان خۆمان فێر بکەین بەرە خوای گەورە دەفەرمێنە. کەواتە لێوە دەڵێن نەخۆ کەسێک بڵێت تاوەکو واجبە منێت سەرشان هەر خۆم فێر ناکەم. نا، خۆت فێر ناکەی گوناهباری کە خۆت فێر ناکەی، مقەسیری لەبەرەوەی خوای گەورە فەعلەم ئەنەه لا إله إلا الله، بزانە کەوا لا إله إلا الله لەو ئومورانەی دینت کەوا واجبە سەرشانت جێبەجێ بکەی پێویستە بشیزانی، و دوای ئەوەی کە زانیت پێویستە بیگەینی لە قەدەر توانای خۆت. ئیتر پێویستە شارەزای، پێویستە بزانی و پێویستە بەیانیشی بکەیت بۆ خەڵکی. ئەوە واجبێکە بە فەرمانی خوا، بە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەدی ئەگەر نەیکەی ئەو هەڕەشەیەت لێ دەکرێت. إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى أو كساني بالتأكيد بيجمان أو كساني كوا
ئەوەی کە خوا دای بەزاندیە لە ئاەتە ڕۆشنەکان و لەو هیدایەت و عیلمەی کەوا دای بەزاندیە لە دوای ئەوەی کەوا ڕوونی کردەوە لە بۆ خەڵکی لە کتابدا ئەوان دێن دەیشارنەوە لۆ دەیشارنەوە یان لەبەر تەمبەڵی دەیشاریتەوە توانای نییە تەبلیغ بکە مقەسیرە یان ئەوەتە لە ترسان نایەوە تەبلیغ بکە دەترسێ لە مەساڵحی دەترسێ یان ئەوتە لە بۆ مەسلحەتێکی خۆی دەیەوێ حەقێکێ بیشاریتەوە لەبەرەوەی لە مەسلحەتی ویدانی بەیانی بکە ئیتر لەبەر هەر سەبەبێک بی کەسێک ئاەتێکی پێ حەدیثێکی پێ پێویستە بیگەینی ئەگەر نایگەینی ئەوە مەسیر و چارەنووسەکەی خوا پەنامامدا ئەوانەی کەوە ئاەتەکانی خوای گەورە ئەو هیدایەت و عیلمەی کە خوا دای بەزاندی و ڕوونی کردەوە لە بۆ هەموو خەڵکی دەفەرمی ئەوانەی کەوا دەیشارنەوە و کەتمی دەکەن جەزایەکان ئەوەیە یەلعنهم الله خوا لعنەتیان لێ دەکا و هەروەها هەموو لعنەتکارێک لعنەتیان لێ دەکا اللاعنون دیارە لاعنون چێ واتە با بڵێن خوا سبحانه وتعالى مەلائکەتەکانی خوا و هەروەها مسلمانان لە ئینس و لە جین لعنەتیان لێ دەکەن وایە خود لە ڕوایەتشکە هاتیە کە دەفەرمی اللاعنون كل دواب الأرض خوا پەنامامدا هەر هەموو گیان لەبەرێک کە لەسەر ڕووی زەوی دەژێ هەر هەمووی لعنەتی لێ دەکا خوا پەناماندا بەعکسی ئەوانەی کەوەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی معلم الناس الخير ئەوەی کەوا خەڵکی فێرە خێر دەکا ئەوەی خەڵکی فێرە خێر دەکا ئەوەی لە ئاسمانەکان و لە زەوینە ئەو زیندەوەر و گیان لەبەرانی لەناو بەحردان هەر هەمووی دوعای خێر دەکەن لە بۆ ئەو ئیماندارە کەواتە بەڕاستی قەزیەکە زۆر گەورەیە و زۆر مهمە زۆر گەورەیە و زۆر لۆ دوعای خێرت لۆ نەکری لە ئارد و ئاسماندا لۆ لعنەتت لێ بکرێ ئەخ لعنەتکردن بەمانای ئەوە دەواتە دووربی لە ڕەحمەتی خوا هەر کەسەکیش دووربی لە ڕەحمەتی خوای گەورە ئەو کەسە بەدبەخت دەبی لەبەرەوەی ئێمە هەر هەمومان بە فەزلی ڕەحمەتی خوای گەورە دەژین بە تایبەتی لە قیامەتێک کەسێک کەوا خوای گەورە لعنەتی لێ بکاتن ئەو کەسە بەبێ شەک و گومان ئەهلی جەهەنەمە خوا پەنامەمدا لەبەر ئەوەی کە دەستە جەهەنەم ئەوەی کە دەستە بەهەشتەیە ئیلا بە ڕەحمەتی خوا دەچی کەواتە لعنەت شتێکی کەم نییە کە خوا لعنەت لێ بکە واتە پێویستە بە خۆدا بچینەوە ئەوەلەن هەوڵ بدەین خۆمان فێر بکەین پاشان جێبەجێی بکەین پاشان بیگەینی ئەگەر ئەسڵەن خۆت فێر نەکرد گوناحباری جاهیلی کاتێکەوە بە ئوموری دین نازانی چ جێبەجێ بکەی ئەدی نای بزانێت ئەتوو بەندەی ئەو خوای گەورەی لە تو دەوێت کەواتە خۆت فێر بکە ئەوجا جێبەجێی بکە ئەوجا بیگەینە تاوکە ئەجر پاداش بەدەست بگەینی بەڵام کە زانیت و نەتگەیان لەبەر هەری ئەعتیبارێک ئەوە خوا نەخواستە ئەوە لەسەر جێبەجێ دەبی یەلعنهم الله ويلعنهم اللاعن خوا پەنامەمدا إلا الذين تابوا وأصلحوا وبينوا خوای گەورە دەفەرمی لەو سزا و لەو لعنەتە چێ نەجاتی دەبی ئیلا ئەو کەسانە نەجاتیان دەبی تابوا تەوبەی کرد لەوەی کەوا کتمانی کردبوو لەوەی کەوا دینی خوای شاردبووەوە لەبەر هەر سەبەبێکدا تەوبەی لێ کرد پەشیمان بووە بڕیاری دا کەوا چیتر لەو گوناهە بەردەوام نەبی وأصلحوا وبينوا سبحان الله وأصلحوا وبينوا إصلاحي كرد إصلاح واتا عمل صالحا زعوكو زانان دفن إصلاحي كرد أصلح ما أفسده بكتمانه سبحان الله كاتكوا أو علم شرعية كتمان دكري للآن هر كسيكو هر جماعتكو هر طائفيك كاتكوا علم شرعي كتمان دكري فساد برپاد بي كاتكوا كسانك بيان علم شرعي دكن لقدر توانای خوان إصلاح دكن مقابل فسادك هيا إلا الذين تابوا وأصلحوا وبينوا وبتايبتيش أو شتيك شارديتو بيوستا بياني بكا تشتيك تشارديتو تحقيقت بيه شارديتو بيوستا بياني بكي كواتا ليردا توبي أو كسي كوا كتماني حقي كرديا كتماني آتكاني خواي قوري كرديا آتكاني خواي قوري شارديتو باسي نكرديا پێویستە تەوبە بکە پەشیمان بیتەوە ئەوجا بڕیار بدە ئیسلاح بکە لەو فەسادەی کە مەوجودە و هەروەها بە تایبەتی هەموو شتەکان و بە تایبەتی ئەو شتێکەوە ئەو شاردیتەوە پێویستە بەیانی بکە ئەگەر وای کرد فەئولائیکە ئەتوب عەلەیهم جاخوای ئەوانن کەوا تەوبەیان لێ قبول دەکەم ئەتوب عەلەیهم بەندە لە نێوان دوو تەوبەیە
یەکەم خوای گەورە موفقی بکە کە تەوبە بکە پاشەوەیکەوە نیەتی چاچێ ئیزا خوای گەورە موفقی دەکە کە تەوبەی بکە ئەو جا خوای گەورە تەوبەی لێ قبول دەکا فەئولایکە ئەتوب عەلەیهم ئەوانن کەوا تەوبەیان کرد و ئیسلاحیان کرد و بەیانیان کرد خوای گەورە ئەوانە تەوبەیان قبول دەکەم وأنا التواب الرحيم تفهمني هر أمنم التواب الرحيم كواتا هر خوايا سبحانه وتعالى التواب كواتا خواي قول سبحانه وتعالى زور توبي بندكاني قبول دكا وقت سنزارش باس ما كده خواي قولوا التواب صيغة مبالغة لبروي أو هم بندي هر همي جناح دكان كتوبة دكان خواي قول توبي هم قبول دكا هر بندي شيء تندين زار غلط دكا وبشمان دبيتوا هم زار قبولي دكاتوا التواب الرحيم خواهي يقول توبه قبول دكا رحمش بي دكا وموفقي دكا لويكوا كاري تساق أنزام بدا لدواي أوا إن الذين كفروا وماتوا وهم كفار أواني كوا كفر ينكر لسر كفر كان بردوام حتى لسر كفر مردن أولئك عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين سبحان الله أواني كوا كفر ينكر بەردەوامیش بوون لەسەر کوفرەکان هەتا مردن ئەوانە لعنەتی خوایان لەسەرە سبحان الله ولعنەتی مەلائیکەتەکان ولعنەتی خەڵکی بەگشتی لعنەتی خوا بێبەشن لە ڕەحمەتی خوای گەورە سبحانه وتعالى لعنەتی مەلائیکەتەکان دوعایان لێ دەکەن و دوعای مەلائیکەتەکانش قبولە و دوعای خەڵکیش بەگشتی کەواتە دیارە وەکو گوتمان مسلمانان بتأكيد لعنت لو كسان دكن كخوا لعنت ليك الدينه بلام او بابته وكو باس ما كر لعنت كردن لواني كخوا لعنت ليك مثلا لعنة الله على لعنة الله على الظالمين على لعنة الله على الكاذبين هم اواني كخوا لعنت ليك الدينه يعني پیغمبر صلى الله عليه وسلم لعنت ليك بطائفه وبمجموعه بله هم مسلمانان بيس لعنت يعني لبكن بلام بالتشخيص وبالتعيين بەڵێ وەکو باسمان کردێ و بابەتەمان ڕوون کردیتەوە نەخێر هیچ شخصێک بە تەعین مەڵێ لعنەتی خوای لێبی لەبەرەوەی هەتا زندیە کاتێکە تو دوعای لعنەت لێ دەکە بەشک و خوای گەورە هیدایەتی بدە لعنەتی لێ مەکە کاتێش کە مرد پێ فەرمی لا تسبوا الأموات فإنهم قد أفضوا إلى ما قدموا ئەوەی کە مرد لعنەتی لێ مەکە قسەی پێ مەڵێ لەبەرەوەی ئەو کە گەیشتەوە نەتیجەی کردەوەکانی وەربگریتەوە ئیتر بەڵام بەعام بە طائفە و بە مەجموعە بەڵێ لعنت لو كسانة دكان مسلمانان كخوا لعنتي لكردين كبيغمبر صلى الله عليه وسلم لعنتي لكردين بلان بالتشخيص وبالتعيين أويانا إتر أوي كوا كافر بو كفري كردو مرد حتى بكافري مرد أو لعنتي خواي لسرا لعنتي ملائكة كاني لسرا لعنتي همو خلشيشيان لسرا واتا مسلمانان لعنتي خوا لو كافراني كوا لسر كفر مردينا زالي رداد فرمي والناس أجمعين الناس ديارة مسلمان وكافر دقريتوا أو مسلمانان ديارة كوا فعلا لعنت لو كسان دكن كخوا لعنت ليك أدي كافر بالي كافرانج لروج قيامته يلعن بعضكم بعضا وكل سورة إبراهيم هاتيا كافر كانيش لعنت ليك تريد كان وكل سورة الأعراف دفرمي كلما دخلت أمة لعنت أختها هر کۆمەڵێک دەستنە ناو جەهەنەم لعنەت لە پێشە خۆی دەکا سبحان الله لعنەت لە پێشە خۆی دەکا کاتە کافرەکانیش لە ڕۆژە قیامەتە لعنەت لە یەکتری دەکەن مسلمانانش لە دنیا و لە قیامەت لعنەت لە کافران دەکەن ئەو جا دەفەرمی خالدین فیها ئەو کافرانەی کەوا لەسەر کوفر مردن ئەوە لعنەتی خوا و مەلائیکەت و خەڵکیان لەسەر خالدین فیها هەتا لەو لعنەتە دەمینێنەوە كوا دكا طبعا كسك لعنتي خواي لبي ببس بلا رحمة خواي قولا كواتا لجهنمي هتا دمينتوا لا يخفف عنهم العذاب سبحان الله عذابيان لسر تخفيف ناكره نقل سريان هل ناجي لسريان سوچيش ناكره وقال الذين كفروا لخزنة جهنم ادعوا ربكم يخفف عنا يوما من العذاب سبحان الله كسانك لا كافران لأهل جهنم بخزاني جهنم دلين واتا اواني كوا او ملائكتاني كوا سرپرشتي جهنم دكن لوان دپارينوا دلين لپروردگار بپارينوا يك روش عذاب ما لسر خفيف بكا يك روش قالوا اولم تك تأتيكم بالبينات قالوا بلى ادي باش پیغمبران تان لبو نهات اوان ملائكته ها جواب دنو پیغمبران تان لبو نهات لو تان روم بكنوا قالوا بلى لبو من هات قالوا فادعوا دي دعاء بكن بلان بزان وما دعاء الكافرين الا في ضلال
بەڵام بزانن دوعای کافران ئللا ناگاتە نەتیجە بەڵکو گومڕا دەبی گومڕابوون واتە بزربوون کەواتە دوعا بکەن بەڵام بزانن هەر بپاڕێن و هەر هاوار بکەن بەڵام دوعاکانتان و پاڕانەوەکانتان فی ضەلالە واتە گومڕا دەبی و بزر دەبی و ناگاتە نەتیجە و خوای گەورە قبولی ناکا. قالوا فادعوا وما دعاء الكافرين إلا في ضلال. وزاد فرمي خالدين فيها لا يخفف عنهم العذاب ولا هم ينظرون. بەڵێ ئەوانە بە بەردەوامی لە لعنەت خوای گەورە دەمێنن ئەوانەی کەوا لەسەر کوفر مردینە بە هیچ شێوەیەکیش عەذاب لەسەریان تەخفیف ناکرێ و سووک ناکرێ ولا هم ينظرون ولا هم ينظرون بە دوو مانای لێکدرایەوە نە موهلەتیان دەدرێتێ نەموهلەتیان دەدرێتێ کەوا لە عەذاب تەخیر بکرێن نەخێر لە کاتی خۆی عەذاب دەگاتە سەریان ولا هم ينظرون بە مانای دۆمیشی واتە تەماشا ناکرێن لەلایەن خوای گەورە سوبحانه وتعالى. یەک لە عەذابەکانی خوای گەورە سوبحانه وتعالى تەماشای هەر کەسێک بکە لە قیامەتێ بە ڕەحمەت تەماشای دەکات لە دنیا و قیامەت طبعا بە ڕەحمەت تەماشای دەکات بەڵێ خوای گەورە هەموو بەندەکانی دەبینی بەڵام واتە بە ڕەحمەت تەماشایان ناکا ئەو کەسانە بە هیچ شێوەیەک خوای گەورە بە ڕەحمەت تەماشایان ناکا بەڵکو بەو شێوەی تەرچیان دەکا وەکو ئەوان دینی خۆیان لە دنیادا تەرک کردبوو ئیتر ئەوانە بێبەش دەبن ئەوانە بێبەش دەبن لە هەموو ڕەحمەتێکی خوای گەورە بەڵکو لەنا ئەو لەعنەتە کە بریتە لە عەذابی خوای گەورە هەتا دەمێنێنەوە بەبێ ئەوەی کەوا یەک ساتیش لەسەریان تەخفیف بکرێتن. خوای گەورە پەنامان بدە لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا هیدایەتمان وەرگرتیە و هەروەها ئەو هیدایەتە کاری پێ بکەین و هەروەها ئەو هیدایەتەش بگەینین إن شاء الله تعالى تاوكو شاد بينو برحمة خواهي قول الدنيا والقيامة. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.